ئەمڕۆ لە ساڵیادی کارەساتی یەکی شوبات کە حەڤە ساڵ لەمەوبەر لەلایەن تیرۆریستانەوە هەردوو بارەگای پارتی دیموکراتی کوردستان لە قیدو لەگەڵ مەڵبەندی سێی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێرکرانە ئامانج لەو کارەساتەیە 103 شەهید گیانیان کردە قوربانی وەکو وەفایەک بۆ یادکردنەوەی ئەو ڕۆژە 103 نەمامان چاندووە لە بەردەم هەر ماڵێکی شەهیدی سنووری سلێمانی. سەرخۆشی خۆم ئاڕاستی بنەماڵی شەهیدانی یەکی شوبات دەکەم کە بەداخەوە 7 ساڵ لەمە پێش کە کارەساتی یەکی شوبات ڕوویدا لە قیدو و مەڵبەند کە کۆمەڵێک کادر و کۆمەڵە سەرکردە شەهید بوون. ئەم کەلەرمە لە مانی نۆدا چاندومانە لە ژێر بیتە لە ژێر بیتە بۆ پارێزراوترە لە سەرما و لە نەخۆشی دەرەوە لە ئێستا سەرەتای مانی دووە دەستمان کردووە بە چنین و پاکژی دەکەین ئامادەیەکەین بۆ فرۆشتن. نجي يوميا نحوش المحاصيل مالتنا اللهانه حشنا الكبيره وخلاص الكبيره وهسه رادوا من عندنا صغير جاي نحوش الصغير يوميا مستمرين نودي العلوه محاصيل. بریم sürekli بتونی پاپ دستاوت کرد یا آنا ماکینه درکتنه یا آنا جی ام دیسا جی آنا ام دستاوت کن دا یعنی ماکینه daha rahat ama makine yufkayı binaya desta بتعم نای. Biz de kendimizi bildiğim ileri hem okuyup hem çalışıyoruz. Yani şu an bile mesela üniversite okuyoruz. Yani meslekimizi seviyoruz yani. Yani bir insan işi sevmese zaten yapmaz.